ئەمریکا و ئێران بە شێوەی ئەلکترۆنی یاداشتێکیان بۆ وەستانی یەکجاری شەڕ و کەمکردنەوەی گرژیەکان و دەستکردن بە دانوستانی جددی لەبارەی پرسی ئەتۆمی واژۆ کردووە. هێشتا وردەکاری تەواوی ئەو یاداشتە ئاشکرا نەبووە، بەڵام زانیاری زۆر و دژبەیەکیش لەبارەی ئەم ڕێکەوتنە بڵاوبوونەوە. ئەمڕۆ لە ئەنجومەنی پیرانی ئەمریکاین لە کۆنگرێس دەمانێت لە کۆماری و دیموکراتەکان بپرسین چی لەبارەی ئەم یاداشتە دەزانن، بۆ چوونیان چییە لەسەر ئەم ڕێکەوتنە. محتان هذا قاری کفتنی ندیدیه شوا بوری از لگل کش کسبی آخویم جبر کو از پیش راستم کو امبر به آراسته کی ود چنکو به تمامی جری کفتن اتمی سردم اوباما جدایه. آمریکا دست پیکیده تپره کی ناد ایرانی دا کو بده گروپین تروریستی لجهانی. آمریکا دی مکانیزمی که آوا بکه دا کوی دی ایران رفتارین باش بکه افجی بواته یا جناف برنا برنامه آوانی اتمی و بر به هبونا جهانه که به اولتر و پینگوان دا آویجه هر وها با آوایی که کو زیدتر آراسته بازار و آبوریا نافچه ببه وی چاخه او دکارن دست خواه بگیهینن وان پرین کو دست بسر دهاتیه گرتن و پرین وان بخونه نه این باشدارین آمریکی نه. ئەمە بۆ چوونی ئەندامێکی کۆماری بوو کە نزیکە لە کۆشتی سپی ویدارەی دۆناڵد ترامپ بۆشویستمان بزانین پارتی ئۆپسیۆن کە دیموکراتەکان و هەر لە سەرەتاوە لە جیام شەڕەبوون چی دەڵێن. هەرچەندە دیموکراتەکان لەگەڵ گەڕانەوەی ئەمریکانین بۆ نێوشەڕ لەگەڵ ئێران، بەڵام هێشتاش خۆیان بەدوور دەگرن بڵێن ئەم ڕێکەوتنە شتێکی باشە. هەندێکیان چاوەڕێ دەکەن زانیاری زیاتریان دەست بکەوێت، هەندێکی دیکەشیان پێیان وایە ئەم ڕێکەوتنە لەوەی ئۆباما باشتر نییە و ئەمریکا دەیتوانی بەبێ چوونە نێوشەڕیش هەمان دەستکەوت بەدەست بهێنێت. ام هیجی هورگلیان ریکفتنه نزانن هورگلیا هری باش آکو من بیستیه و دبا کو روژا اینه هورگلیان زیدتر بزانبن اوه کو اف ریکفتنا دست پیکه بفکرنا بندرین ایرانی و پیوندی داره. امریکا دی دورپیچ اخوار راکه و ایران جی دی دورپیچ آل سر هرمز راکه لگل هجماره که مجارندن کو دی دورپیچ روژه ده ورن یک آلی کرن هر جمجارا آزاد کرنا پرین جمدان دین ایرانی بگره حتی دگه را کرنا جزاین دن این کو دواره بازرگانی آناف دولتی و مجارا اتومی ده لسروان هاتنه فرض کرن. لورا اف پرسکه مزنه کو دوی ریکفتنه ده چه هیا؟ به طایبتی دما کو ام آگاهین دجی هفت بهیسن. بڕێرە ڕۆژی هەینی ئەم یادەشە لە نێوان ئەمریکا و ئێران بە شێوەی ئامادەبوون لە سویس ڕاواژۆ بکرێت. جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا نوێنەرایەتی واشنگتن دەکات. لە دوای واژۆکردنیشی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەڵێنی داوەتدێر بە دێڕی بۆ میدیاکان ئاشکرا بکات. کۆنگرێسیش چاوەڕێی ئەم ڕۆژە دەکات. تاوەکو وردەکاری ڕێکەوتنەکە بە تەواوەتی بڵاو نەبێتەوە پێناچێت بۆ چوونێکی ڕوون و ڕەواند لەلایەن کۆنگرێسی ئەمریکا لە هەردوو چەمبەرەکە واتە لە ئەنجومەنی پیران و لە ئەنجومەنی نوێنەران دەست بکەوێت. بەشێکی زۆری ئەندامانی کۆنگرێس بە نیگەرانی و بە دوودڵیەوە سەیری ئەم ڕێکەوتنە دەکەن. هەندێکیان پێیان وایە ڕێکەوتنەکە بە هەر جۆرێک بێت باشترە لە شەڕ، هەندێکی دیکەش بۆ چوونیان ئەوەیە ئەمریکا نابێت متمانە بە ئێران بکات. هیچ ڕێکەوتنێک چارەسەری کێشەکانی ئەمریکا لەگەڵ ئێران ناکات تەنیا شەڕ نەبێت. دیارکۆدە ڕوودا و واشنگتن.